یاداشتەکانی خانمی مستەر ڕیچ. ئەوەی لێرە بەدواوە گوێبیستیە بن پاشکۆی کتێبی گەشتەکەی مستەر ڕیچە بۆ کوردستان کە بەشێکە لە یاداشتەکانی خێزانی مستەر ڕیچ و سەرنج و تێبینیەکانی لەسەر کوردستان و ژن و خێزانی کورد. 16 نیسان ساڵی 1820. لە دواییدا پاش ئەوەی ئەوانەی هاتبوونە دیدەنیم تا سەعات 12 دوایان خستم، ماڵ ئاواییم لە خانووی نشینگەی خواست و چوون بۆ لای هەندێ بۆ ماڵ ئاوای لێکردنیان. لە پێشدا چوون بۆ لای دەستە خوشکی کوردم ساڵحە خانمی ژنی سلێمان پاشا کە ئەم گەشتەمی بۆ چێوەکانی نیشتیمانەکەیان لا شیرین نەکردم، بەڵکو باسی تێکشکانێکی خۆیانی بۆ کردم کە ئەوەندەی گەڕانەوەی 10,000ەکە ناخۆش بووە کاتێ لەگەڵ مێردەکەیدا بووە و لە کۆی سنجاقەوە بۆ کرماشان گەڕانەوەکەشیان بەسەر چێوەکانی ڕەوەندی ناوچەی خێڵی بڵباسی کووردا بووە کە هارترین خێڵی سربەخۆیە و پاشاکانی بەغداهانی داون پەلاماریان بدەن و مێردەکەی بکوژن. ئیتر تا ماوەی 40 ڕۆژی بەردەوام لە شەڕدا بوون. والێرەدا هەندێ لە قسەکانی ئەگێرمەوە کە ئەیگوت زۆر جار کە بەسەر ئەسپەکەمەوە ئەبووم گولە بە هەر چواردەورمدا گیزەی ئەکرد کە لاشم ئەکردەوە لە کوژرا و بریندار زیاترم نەئەدی کە لەسەر زەوی کەوتبوون. بەڵام دەرباز ببوون و هەستیان بە شادی سەرکەوتنەکە ئەکرد کە بەهۆی ئازایەتی دەست و پێوەند و هەندێ هاوڕێی وەفاداریانەوە ڕزگاریان ببوو کە لە کاتی خۆیدا بەهانایانەوە هاتبوون. خانم جوان و شیرین بوو، هەرچی جوانی کە ئەبوایە لە ئافرەتدا هەبێ تیایدا بوو. لاوازی و زرافیەکەی لەگەڵ ئەو مەترسیە دەگمەنەدا نەئەگونجا کە تێکەوتە بوو. ساکارانە و لەسەرخۆ قسەکانی بۆ ئەگێڕامەوە. ماڵ ئاواییم لێکرد و ڕوون کردە حەرەمی کەهیا بۆ ماڵ ئاوایی لێکردنی دەستە خوشکی جگەرسۆز و بەوەفام حەنیفە خاتوون. پێم سیر بوو. بینیم ئێجگار لەوە تووڕەیە کە ئەچین بۆ وڵاتێکی زۆر دڕندەی وەک کوردستان و دەستبەرداری حەسانەوە و ڕەنگینی بەغداد ئەبین. بەدڵێکی غەمگینەوە لە خۆرنشیندا جێم هێشت و چوون بۆ باخەکەی ساڵح بەگ کە 5 دقیقە ڕێگال لە شارەوە دوور ئەبوو بۆ ئەوەی لای دایکی و هەندێک دەستە خوشکی خانمی تورک بمێنمەوە کە لەوێ بۆ ماڵ ئاوای لێکردنم گرد ببوونەوە. بەڵام مێردەکەم چوو بوو بۆ باخەکەی حاجی عەبدوڵڵا بەگ کە ماوەی 30 میل لە بەغداوە دوور ئەبوو بۆ ئەوە بانکێشت کرابوو کە شەویش لەوێ بمێنێتەوە. هەر لەو جێگایە شەوە گەشتەکەمان دەست پێکات. شەوێکی باراناوی و تۆف بوو. هەمووشمان سەرمان لەوە سوڕما کە ژنەکەی حاجی عەبدوڵڵا بەگ بەو سەعات دەیشەوە خۆی کرد بەناوماندا. بەو شەوە تاریک و بۆرانە بە سواری ئەسپ 3 میل ڕێگای بڕی بوو بۆ ئەوەی بۆ دواشەو لەگەڵ من بەسەر بەرێ. حەڤدەی نیسان ساڵی 1820. پاش 2 سەعاتێک خەول لەگەڵ شەفەقدا هەستام و ماڵ ئاواییم لە دەستە خوشکە بەخشندەکانم خواست کە هەر یەکەیان بەشی خۆی خەمی پێبڕا. زابت خاتوونی ژنی حاجی عەبدوڵڵا بەگیش پێی لەوە داگرت کە ئەبێت تا خانووی باخەکەش هەر لەگەڵمدا بێت. منیش لەگەڵ فاتمەی جوانکیلە و بچکۆلەی خوشکەزاکەیدا لە تەختە ڕەوانەکەی خۆمدا سوارم کردن و تەقی قەرەواشی شم سواری گوێدرێژێک کرد و من و دایکی میناسیش کە لە سەفەرەکەماندا لەگەڵماندا ئەهات سواری کەژاوە بووین و ڕوومان کردە باخەکەی بەک. قەرەواشەکانی شم بەسەر ئەسپەکانیانەوە بە دەور و پشتمانەوە بوون، بەڵام کە گەیشتینە ئەوێ هاوڕێکەمان ڕێگای نەداین بڕۆین تا لایەندا بەزین و هەندێ ساردەمەنی و شیرەمەنیان لا ئەخۆین. لەبەر ئەوەش کاتێک گەیشتینە ئەوێ مێردەکەم لەسەر ڕۆیشتن بوو. نەرێتی خۆرهەڵاتیانەش بۆ پیا و نەنگی بوو ئەگەر زیاد لە گرنگدان بە کەلوپەلی سەفەرەکەی جۆ بدات بەژنەکەی یان لەگەڵ خۆی بیبات یان لەگەڵ کاروانەکەیدا بێت. بۆیە بە هەلم زانی و داواکەیانم قبوڵ کرد تا پێش ڕۆیشتن نانێکی باش بخۆم. لە هەمان کاتیشدا مێردەکەم و هاوڕێکانی ماوەیەکی باشیان لە ڕێگاکە بڕی. لە سەعات 10دا دەرچووم و دەستە خوشکە بەخشندەکان و دەست و پێوەند و کەسوکاریان دوعای سەفەرێکی خۆشیان بۆ ئەکردین. سواری تەختە ڕەوانەکەم بووم. لە باسی تەختە ڕەواندا ئەڵێم بریتیە لە داربەستێک کە 2 مژانی هاوتەریب لە پێشەوە و 2 مژانی هاوتەریبیش لە دواوە کە لە سەرپشتی وڵاغ قایم ئەکرێ. لەسەری شێوە پارچەیە قماشی سوور ئەدرێ بەسەریە کە هەر 4 گۆشەکەی بە گۆی زێڕین ئەڕازێنرێتەوە.
بەڵام کارەکەرەکانم سواری کەژاوە ببوون، کەژاوەش لە شێوەی قەفەزدایە و هەردوانیان لەسەر پشتی وڵاخێک ئەبێ و بەم لاولایدا هەڵەواسرێن بۆ ئەوەی هاوتا ببنەوە. بەڵام لەبەر قەڵەوی دایکی میناس و لاوازی تەقی کڵۆڵ کارێکی سیر و پێکەنی ناوی بوو کە هەندێ بەردا بندرێ تا پارسەنگی تایەکەی تر بدرێتەوە. هەرچۆنێکیش بێت سەفەرکردن لە کەژاوەدا شتێکی خۆش نەبوو، چونکە ئەوەی سواری ئەبێ پێویستە بە چیچکانەوە دابنیشێ. جگە لە قەرەواش و قەتارچیەکان 6 سوار لە تەکمدا بوون، لە 5دا گەیشتینە چادرگەکەمان لە نزیک گوندی دووخلا. بیستویەکی نیسانی ساڵی 1820 کاتێ ئەمانویست بڕۆین باران باری. دوای تاوێ بایەکی توند لە باشووری خۆرهەڵاتەوە هەڵی کرد. ئیتر باران خۆشی کردەوە و ئاسمان ڕوون و ساماڵ بووە. بە درێژایی ڕێگاکەش دایکی میناس زۆر بێزار بوو، هەرچەندە دڵیشم پێی ئەسووتا، بەڵام زۆرم پێکەنین پێی ئەهات، چونکە سەر و سیمای بە جۆرێ نائومێدی و دەستە پارچەیی پێوە دیار بوو. وڵاخە بەستە زمانەکەیشی کە ئەمی بەسەر پشتەوە بوو، بەو ناوقوڕەدا هەر ئەیشێلا. ئەمیش هەردڵە خوورپەی بوو، زۆر جێ پێکەنین بوو، لەدەدا گەیشتینە جووبووق. بەڕاستی تاخوا ڕۆژی کردەوە هەر ئەلەرزیم، چونکە نەم ئەزانی ها ئێستانە تاوێکی تر ڕۆژگار چیمان بەسەردێنێ کە بەلای کەمەوە تەڕ ئەبین یان چادرەکانمان بەسەرەوە لول ئەکات. شەوێک بوو لە شەوانی بایرۆن. بیستوسێی نیسانی ساڵی 1820 لەدەدا بەسەر جۆگەکەی خاڵزدا گەیشتینە دەلی عەباس کە لە پاشماوەی گوندێک بەولاوە هیچی تر نەبوو. لە هەموو لایەکی دەوروبەرماندا گوندێکی زۆرمان ئەدی، هیچیشیان نەکەوتبوونە سەر ڕێگاکەمان. هەندێک گوندنشینی گوندی ئەدانەکۆی لای تەنیشتمانەوە ئاگاداریان کردین کە لای ئەوان ماوەی 8 ڕۆژ لەسەر یەک باران باریوە و زەوی بە تەواوی باران دایپۆشیوە. پەژارەی ئەوەش بوون شەوی پێنجشەممە 3 گۆی ئاگرین یان 3 بروسکە بەسەریاندا ڕەت بوو کە لە خۆر ئاواوە هاتوون و ڕوویان کردوتە چیاکانی حەمری. بیست و چواری نیسان ساڵی 1820 کەمێک دوای حەوت گەیشتینە کۆتایی ڕیزە شاخێک، خەڵکەکە پیان ئەوت حەمرین. لەم کاتەدا دایکی میناز ئازارێکی زۆر توندی هاتێ، تەنانەت وای هەست کرد ئیتر ئەمرێ. ئەو سەرچڵانەش کە بە کێوەکانی چیمبرازوو یان شاخەسپی یان هیمالایەدا ئەگەڕێن، ئەوەندەی دایکی میناز هەستیان بە چاوقایمی و ئازایەتی خۆیان نەکردووە کاتێک کە بە سەلامەتی خۆی لەسەر ئەم شاخە بیاباناویانەوە دیەوە. بۆ ئەوەی کەمێک باری تەختەڕەوانەکە سوبکەمەوە سواری ئەسپەکەم بووم، بەڵام دەست و پەیوەندەکەم کەمێک دوور لە دوامەوە ئەهاتن تا بتوانم بەسەری ڕوود سواری ئەسپەکەم ببم. لە مینا زیاتریش کەسی ترم لەگەڵ نەبوو بۆ ئاگاداریم، بەم جۆرە لە شاخەکانەوە داگەڕین. دیمەنەکەش لە بەرزاییەکانی شاخەکەوە هەرچەندە نەئەگەیشتە دیمەنی سەربەرزاییەکانی سوورە، بەڵام دڵی ئەوانەی ئەکردەوە کە ئارەزووی دیتنی ئەو دیمەنانەیان هەیە کە جوانیان تا ڕادەی داهێنان جوانە و دەمێکیش بێت دەرونیان لەو جۆرە دیمەنانە بێبەشە، چونکە ئەو دەشتە سەوزانە و گوندی دوور و ڕووباری دیالەی هەڵساو کە بە پێچاوپێچ بەو دەشتەدا ئەکشاو، تەنانەت شێوە زۆر دوورەکانیش هەمویان جوان و ڕەنگین بوون و گەشکە بەخش بوون. سەرەڕای ئەوەش ئەم دیمەنانە زۆر ساکاریش بوون کە ئەوەندە کاری زۆریان لە هەستم کرد. دوای ئەوەی هەر بەسەر ئەسپەکەمەوە بەسەر زورگەکاندا ئەگەڕام و دوای ئەوەش کە تاوێک هەسامەوە پێشدا سواری تەختەڕەوانەکەم بوومەوە. قەرەتەپەش گوندێکی تورکمانە، تەکیەکی دەروێشەکانی قادری تێدایە کە ڕەنگە زۆر کۆن بێ. تەرمی یەکێک لە سوڵتانەکانی بوخارەی تێدا نێژراوە کە کاتی خۆی لە سەردەمی خولەفاکانی عەباسیدا لەم گوندە گیرساوەتەوە. لەو بەرگوندەکەوە گردێکی تورەکە ڕێش هەیە وەک دەرکەوت ئاسەواری قەڵایەکی کۆنە. دانیشتوانی ئەم ناوچەیەش وەکی بەغدا دەردی چاو ئێشەیانە.
ئافرەتەکانیان پەیتا پەیتا ئەهاتنە لای کارەکەرەکانم و لیان ئەپاڕانەوە بۆ ئەوەی شەکری ئەفرنجی واتە شەکری ئەوروپایی یان بدەنێ کە لە سەرتاپای خۆرهەڵاتدا دەرمانێکی گرنگ بوو بۆ چاوئێشە. لە تەختەڕەوانەکەدا پلەی گەرمە لە پاشدووی دوانیوەڕۆدا 90 پلە بوو. بیست و پێنجی نیسانی ساڵی 1820 وەک ئاسایی کەمێک دوای چوار لە خەو هەستاین. بەیانیەکی ڕوون و جوان بوو. لە باکووری خۆرئاواشەوە سروەیەکی سازگار هەڵی کرد بوو. منیش بۆ خۆم لە ژێر سێبەری درەختێکدا دانیشت بووم. چاوەڕێم ئەکرد بانگم بکەن بۆ سواربوونی تەختەڕەوانەکە. دوای ئەوەی پیاوەکان ڕۆیشتن ئافرەتێکی زۆرم تێئاڵا. ئافرەتێکی کڵۆڵیان لە بارێکی نائومێدی و دەردەسەریەکی بێئەندازەی خێزانەکەیدا بوو کە تووشی ستەمێکی بێئەندازە ببوون. کچی ئەم ژنە پێش ماوەیەک شووی بە ئامۆزایەکی خۆی کرد بوو کە لە دواییدا بە ڕەزامەندی هەردوو لایەن تەلاقیدا بوو. تەلاقیش لە ناو خەڵکە ڕەشۆکیە موسڵمانەکاندا شتێکی بڵاوە. چوو بوو ژنێکی تری هێنابوو. ژنە تەلاقدراوەکەیشی وەڵامی ئەمی کرد بوو. شووی بە پیاوێکی تر کرد بوو. بەڵام ئەوەی جێداخە ئەڵێن مێردە کۆنەکەی لەسەر ئەم شوکردنەوەیەی بەبێ هۆکوشت بووی. دایکە ئازار چەشتۆکەیشی ئەیویست بچێ بۆ بەغدا بکەوێ بەسەرپێی پاشادا و دادی لا بکات. بەڵام نەی ئەوێرە. چونکە تاوانبارەکە هەڕەشەی لێکرد بوو کە ئەگەر هەنگاوێ هەڵبێنێ بۆ دادگا و گازندە و لێپرسینەوەی شوێنی ئەکەوێ و ئەیکوژێ. ئەمیش بێوەژنە و تەنیا کوڕێکی منداڵی هەیە کە منداڵەکە ئەیەوێت دڵی بداتەوە بەوەی ئەگەر گەورە بێ پەیمانی ئەداتێت تۆڵەی خوشکەکەی بسێنێ. لە قەراق قوڕەکە خەریک بوو تەختەڕەوانەکە بکەوێ بۆیە لەرزم لێنیشت بەڵکو و مچۆڵکەیەکم پێدا هات. بەڵام پەز نەبووم. گوێم لە قریشکەیەکی ئامینە خاتون دایکی میناز بوو کە چاوی لێم بوو ئەگەر بکەوم هەپرون بە هەپرون ئەبووم. بەڵام هێز و چالاکی قەتارچیەکان لە مەترسی ڕزگاریان کردم. لە 12دا گەیشتی نەکفری. لەوێ جێگایەکی باشماندی بۆیان تەرخان کردبووین. لە خانووی جوتیارێکی تورکی بەخشندەدا کە کاتی خۆی لە دەوڵەمەندەکان بووە بەڵام بەشداریکردنی حکوومەتی تورکی لە سامانەکەیدا خستە بوویە سەر ساجی عەلی. پێش ئەوەش لە بەغدا بەڕێبکەوین مستەر ریج لە زیندان ڕزگاری کرد بوو. پاشایشی ڕازی کردبوو بەوەی ئەو 1000 قرۆشە قەرزەی کە هیچ دەوڵەتە و لەسەرەتی بیبەخشێ. ماوەی 11 ساڵێک لەمەوبەر گوندی قەرەتەپا بریتی بوو لە 700 خانوو بەڵام ئێستا هەر 55 خانوو تێدایە لەبەر ئەوەی خەڵکەکەی لە تەنگپێ هەڵچنینی حکوومەت بێزار بوون و کۆچ ئەکەن. هەموو گوندەکانی ناو ئەم پاشایەتیە و گوندەکانی ناو پاشایەتیەکانی تری ئیمپراتۆریەتی تورکی ئەمە حاڵیانە. بیست و شەشی نیسانی ساڵی 1820 ڕۆژی پشودانی کۆمەڵەکەمان و هێسترەکان بوو. دوای نان خواردن ڕەشمەی وڵاخەکانمان گرت و چوون بۆ دیدەنی ئەو کەلاوانەی کە دوێنێ مستەر ریج بەدەم پیاسەوە دیبوونیەوە. ماوەی 10 دەقیقەیەک لە گوندەکەوە دوور ئەبوون کە لەسەر ڕێڕەوی ئاوەکە بوون. سەیرمان کرد چەترەکەمان بۆ هەڵدراوە و ڕایەخەکانیشمان بۆ ڕاخراون. مەحموودیش لە هەڵکەندندا بنەوەشیە. میستەر بەلینوشمان نار بچێ بۆ سەیری هەندێک کەلاوەی تر کە زۆر دوور نەبوون تا ئاگادارمان بکاتەوە کە ئاخۆ ئەوە ئەهێنن بچین بۆ دیتنیان. دوای تاوێ ژوورێکمان دیەوە. دیوارەکانی لە بەردی گەورە و ڕێک دروستکرابوون کە بەڕیز لە سەرێک دانرابوون و دیوارەکانیشی گەچکاری کرابوون و نەخش و نیگاریشیان تێدا کرابوو کە بەڕاستی هەندێکیان جوان بوون و لەوەش ئەچوو کاتی خۆی ناوژوورەکەش تەختەکەی گەچکاریەکی ساکار بوو بێ. هەروەها بنمیچەکەیشی کە ڕەنگێکی سووری تێرکرابوو نەخشی گوڵ و شێوەی عەرەبیانەی لەسەر دروست کرابوو. هێڵە سەرەکیەکانی ئەم نەخشانە بە ڕەنگی ڕەش کرابوون و سوورێکی گەشت بە دەوریانەوە بوو کە سەرسامی کردبووین چونکە پێشتر نەمان بیستووە خانووسازی ئێرانی زەخرەفەی ئەغریقی کرابێ. چوینە ناو ئەم ژوورەوە هێشتا ساغ بوو. بەشێکی تری ژوورێکی تریشمان دیەوە لەوەی یەکەم چاکتر بوو. لەوە ئەچوو ئەم دوو ژوورە بەشێک بوون لە چەندین ژووری تری زۆر بچووک کە ئەشێ بوو ترێژێرخان یان ژێرزەمین و هەمووشیان ڕووە و خۆرهەڵاتی باشووری خۆرهەڵات و خۆرهەڵاتی باکووری خۆرهەڵات درێژ بووبوونەوە و ئاسەواری 5-6ێکیانمان بینی. بۆمان دەرکەوت کە بەشی سەرەوەیان کۆڵەکەی بچووک و خڕیان خراوەتە ژێر.
سەرنجی وردی ژووری یەکەمماندا کە لە هەمویان سیرتر بوو هەندێ پارچە و شتی ڕەشی تیابوو لە خەڵوزی دارەچوو بەڵام هەرچەندمان کرد نەمانتوانی نووسراوێک یان پارچە دراوێکی تێدا بدۆزینەوە. بیست و حەوتی نیسان ساڵی 1820 ئەمڕۆ تەندروستیم بە جۆرێک تێکچووە کە ناتوانم سەفەری تێدا بکەم یان لەگەڵ پیاوەکاندا بچم بۆ پشکنینی ئەو کەلاوانەی لە جێگایەکە ناوی ئاسکی کفریە و 2 سەعاتە ڕێک دوور ئەبێ. بەختیشیان یار بوو کە ئاسەوارێکیان دیبەوە لەوەی دوێنێ گەورە و بەرینتر بوو هەرچەندە لە ڕووی شێوە و هەڵکەوتی شەوە جیاوازیش بووە. هەر جێگایەکیان هەڵکەند بوو ئێسک و شتی کۆنینیان دیبەوە. ئاخۆ قەرەباڕغێکی چەند زۆر لەم ناوچانەدا بوو بێ لە چاو ئەو خەڵکە کەمەی ئێستایدا. ئەمڕۆ خەڵکەکە هەندێ دراوی ئەرساسی و ساسانی و کۆفی و مۆرێکی ڕۆمانی و یەکێکی تری ساسانیان بۆ هێناین کە ئەمی دواییان نووسینەکانی زۆر بەباشی دیار بوون. ڕەنگە ئەمەش تیشکێک بخاتە سەرتەم و مژی ئەم کەلاوانە و ڕووناکیان بکاتەوە. ڕۆژێکی گەرم و ناخۆش بوو چونکە بای باشووری هەڵی کرد بوو. چاوەڕوانیش ئەکرا دایکی مەحموود پاشای سلێمانی سبەی بگاتە ئێرە کە ئەچێت بۆ بەغداد. ئەڵێن بۆ وتوێژ لەگەڵ داود پاشا دەربارەی ئاشتی نێوان هەردوو لە عوسمان بەگی کوڕە بچکۆلەیشی تا سەرسنووری تورکی لەگەڵیدا دێت. ڕێی سەگیرما یان ئەو ڕاستە ڕێگایەیان گرتوۆتە بەر کە چیاکان ئەبڕێ و بە ئیبراهیم خانچیدا تێپەڕێ. وەک بیستمان گوایە نزیکەی 1000 لادێییان بۆ کردنەوەی ڕێگای بەردەمیان بەکارهێناوە چونکە ئەگەر وایان نەکردایە لێی نەئەدرا. ئەمەش مای پەشیمانی نییە لەو بڕیارەی دامان کە ڕێگایەکی ئاسان بگرینە بەر هەرچەندە دووریش بوو. بیست و هەشتی نیسان ساڵی 1820 لە 6دا لە کفری دەرچوین. منداڵانی گوندەکەش شوێنمان کەوتون و گوڵبارانیانە کردین. پیاوان و ئافرەتانیش خەریکی کۆشش بوون لە مەزراکاندا بەڵام دواکەوتوو بەکارەکانیانەوە دیار بوو چونکە درەویان بە داسێکی بچووک ئەکرد لەو داسانە ئەچوون کە باخەوانی ئینگلتەرا بۆ ڕێخستنی باخچەکانیان بەکاریان ئەهێنان. لە دوی دوانی وەڕۆدا گەیشتینە لای ئەو ئاوەی بەتەنیشتی دووسخورماتوودا ڕەت ئەبێ و ناوی ئاقسووە و لای ئیبراهیم خانچیەوە دێت و بە چێوەکانی کووردا دێتە خوارەوە. پاش ئەوەی بەناو زۆر باریکە ڕێگەی جواندا لامان کردەوە کە درەخت دایپۆشی بوون و چڵە زەیتون و هەڵوژە و پرتەقاڵ بە خۆیان و گوڵ و بەریانەوە بەسەرماندا شۆڕ ببوونەوە و هەزاران باڵندەش بەسەریانەوە خۆش خۆش ئەیان خوێن. لە 2 نیودا گەیشتینە خانوە جوان و تازەکەی عومەر بەگ و هەمومان خۆشیمان پێکەوت چونکە من زۆر ماندوو بووم و زۆریش دڵشاد بووم کە بینیم کلود خۆی نوێنی نەرمونیان و میوەی چاکی بۆ ئامادە کردووم. بیست و نۆی نیسان ساڵی 1820 لە ئەنجامی ئەوەدا کە بڕیارماندا ڕۆژێک یان 2 ڕۆژ بۆ حەسانەوەی وڵاغەکان لێرە بمێنینەوە پیاوەکان چوون بۆ سەردانی هەندێک چاوگەنەوت کە ئەکەوتنە ئەو کەلێنەی سێڵاو لە نێوان سوورگەکانی لای بەری باشووری خۆرهەڵاتی گوندەکەەوە دروستی کردبوون. بیستمان هەندێک تەتەر کە لە ئەستەموڵەوە هاتوون نزیک بوونەتەوە هیوامان خواست تا لە ڕێگای بەغداد دوور نەکەوتوینەوە بگەنە لامان. لە دەنگوباسی بەغدا وامان بیست بوو چاوەڕوان ئەکرێ جاسم بەگ و سادق بەگ کە هەردووکیان هەڵهاتبوون فەرمانی لێبوردنیان بۆ دەرچوو ئەگەڕێنەوە. بەڵام ئەمی دواییان پێیداگرت بوو کە ئەبێ مستەر ڕیج ببێتە زامنی چونکە متمانە بە کەسی تر ناکات و ئەڵێ ئەگەر باڵیۆز بەگ مستەر ڕیج بەڵێنی بداتێ کە زامنی ئەکات بەبێ ترس و هیچ گومانێک مل ئەدات و دەست بەجێ ئەگەڕێتەوە. ئەمە شتێکە لە سنووری توانادا نییە چونکە بێگومان حکوومەت داوا لە مستەر ڕیج ئەکات کە لە هەڵسوکەوتی ئەم پیاوەلاوە بەرپرسیار بێت ئەگەر چیش قایی لە چ سوێند و زامنێک کە مستەر ڕیج لی داوا بکات جێبەجێ بکات. لەبەر ئەوەی کڵۆڵە متمانە بە بەڵێنی خەڵکی وڵاتەکەی خۆی ناکات و مستەر ڕیجیش پشتی پێنابەستێ هەرچەندە ئەو ئاینەش کە سوێندی پێی ئەخوات پتەو بێ. ئێمە شتی ناخۆشی لەم بابەتەمان تاقی کردوتەوە وەک مەسەلەی براگەورەکەی ئەملاوە کە خوا لێ خۆش بوو سەعید پاشایە.
ئەوەی کە مستەر ڕیچ بۆ پاراستنی ژیانی کەفالەتی گرتە ئەستۆی خۆی و بە ئامادەبوونی پاشا و سەرۆک وەزیران و مستەر ڕیچ و خەڵکی تریش سوێندی بە قورئان خوارد کە لە بەغداد هەڵنێت کەچی هەر پاشماوەیەکی کەمڕای کرد و دەستی کرد بە یاخیگەری و بووە پاشا و هەمان ئەو پیاوەی کوشت کە بەناوبژیکردنی مستەر ڕیچ ژیان و سامانەکەی پاراست. گوێگرانی خۆشەویستم، لێرەدا کۆتایی بە ئەڵقەی یەکەمی یاداشتەکانی خانمی میستەر ڕیچ ئەهێنین تا ئەڵقەی دووەم هەر شاد بن. یاداشتەکانی خانمی مستەر ڕیچ، فەرموون لەگەڵ ئەڵقەی دووەمی یاداشتەکانی خانمی مستەر ڕیچ. 20 نیسانی ساڵی 1820 بەهۆی نەخۆشی سەختی زەردەتاوە کلود تەندروستی تێک چووە و ناچاری کردووە بحەوێتەوە. بەیانیەکی ڕوون و بێگەرد بوو. لە باکووری خۆرهەڵاتی شەوە سروەیەکی سازگەر هەڵی کرد بوو، بەڵام دوای نیوەڕۆ تاریکی کرد و کەمێکیش باران باری، بە دواییدا لە دوورەوە بروسکە هەبوو. لەوە ئەچوو کەش و هەوا لە بەغداد ئاڵۆز بێ، بەڵکو ئەوێژ وەکو لای ئێمە تۆف بێت. شەوێ بێپشوو تاوێ باران باری و هاتوچۆی لە ڕێگەوبان و کۆڵانەکاندا نەهێشت. بە درێژایی ڕۆژ کلود هەر نەخۆش بوو، سەر لە ئێوارەش نۆبەتیەکەی زیادی کرد. لەبەر ئەوە تکام لێکرد بیری سەفەرکردنی سبەینی لەسەر دەرکات. یەکی ئایاری ساڵی 1820 مستەر ڕیچ شەوێکی هێمنی بەسەر برد. لەبەر ئەوەش کە ڕۆژێکی زۆر خۆش بوو، بۆیە زۆری حەز ئەکرد پێش ئەوەی دووبارە باراندا بکاتەوە و ڕێگا ببڕێ لە چەمی تاوق بدات. بۆ ئەمەش بە چاکی زانی لە تووسخورماتۆوە بڕوات. بەپێی دابوونەرێتیش من و دەستەکەم نیو سەعات دوای ڕۆیشتنی ئەوان کەوتینە ڕێ کە لە 6دا بەڕێ کەوتین. ڕۆژێکی خۆشیش بوو، مێردە شیرینەکەمی ژیاندەوە. سەرباری ئەوەش کە دووسخورمات و جوان بوو، بەڵام گومانی ئەوەم لێ ئەکرد نادروست بێت، چونکە گۆلە مەرەزەی زۆر تێدا بوو. کلودیش تا نەگەیشتە ئەم جێگایە ئەوەندە تون نەخۆش نەکەوت بوو. منیش هەستم کرد تەندروستیم تێک چووە و دەستەکەشم هاواریان لێ هەڵسا. دوای ئەوەی ماڵ ئاواییمان لە تووسخورماتووی خەڵەتێنەر خواست، بەلای کۆمەڵێکدا تێپەڕین، بە تورکی پێیان ئەوترا دەلی دوومەن. کۆمەڵێکی لانەواز بوو، کاری گاڵتەجاریان ئەکرد و پیشەیان گۆرانی وتن بوو. شتی زۆر گاڵتەجاریان ئەکرد. هەر کە دەرکەوتن هاواری خۆشی و شادی لە دڵی کۆمەڵەکەمانەوە بەرز بووە. کۆمەڵەکەیان بریتی بوو لە 6-7 کەس سواری گوێدرێژی لاواز ببوون، جلوبەرگی شڕ و دراویان لەبەردا بوو. ئەمانیش هەر لە ڕوو لاواز بوون. یەکێکیان کە لەوە ئەچوو یەکەمین گاڵتەجاڕیان بێت، کڵاوقاوغێکی کۆنی ناولۆکەی قوچ و شەڕی کردبووە سەری و سواری گوێدرێژێکی ئەوەندە نزم ببوو ئەدوت بەسەر زەویدا ئەڕوات، چونکە قاچەکانی هەر نزیکەی 2 گرێ لە زەویەوە بەرزە بوون. عەلی ئاغا و بانۆکەرەکەی لای ئێمە ئاوزەنگیان لە ئەسپەکانیاندا و هەڵیان کوتایە سەری بۆ ئەوەی یاری جریدبازی لەگەڵدا بکەن. گوێدرێژەکان ڕاونا و ئەویشی هەر بەسەرەوە بوو. قاوغەکەیان فڕێدایە خوارەوە، یاریان پێئەکرد و بۆ خۆشی کۆمەڵەکە هەڵبەز و دابەزیان پێئەکرد. تا بەرەو پێشتر بچووینایە سەرنجمان ئەدا کشتوکاڵ بەرەو کەمیە چوو، لە وەرگەی دەوڵەمەند زیادی ئەکرد. ڕێبوارگەلێکی زۆر لە ژنان و پیاوان و منداڵان ماندین، لەوانە زۆرتر بوون کە لە کاتی دەرچوونماندا لە بەغداوە تووشیان ببووین. لە دواییدا لە نیوەڕۆدا گەیشتینە تاوقجای یان چەمی تاوقی مەزن کە ترس و لەرزی خستبووە بەردایکی میناس و لە دوێنێشەوەوە نەنانی بۆ خوراوە و نەخەویش چۆتە چاوی لە ترسی ئەم ڕووبارە. ئەم ڕووبارە لە چیاکانی کوردستانەوە هەڵئەقوڵێ کە ماوەیەکی کەم لێمانەوە دوور ئەبێ و لای ڕاستی ڕێگەکەمانەوەیە. لە هاویندا ئاوەکەی بۆ ئاوێژە بەکاردێ و لە پاییزدا قوڵایی ئاوەکەی هەر پێونیوێک ئەبێ. ئەم قسەیەمان پشت بە شارەزابوونی پێشترمان ئەبەستێ، چونکە لە مانگی تشرینی یەکەمی ساڵی 1813 زاینیدا لەسەر ڕێماندا بەرەو ئەستەموڵ لێماندا، بەڵام کاتی هەستان و ترسناکی لە زستان و بەهاردایە کە بارانی خۆر لە پڕدا ئەکات و ئاوەکەی بەش بەش ئەبێت و بارانە و هەموو ڕێڕەوەکەی پڕ ئەکاتەوە کە پانایی 9 میل ئەبێ و زۆر خوڕ و خێرا دێت و لەگەڵ خۆیشیدا تاشە بەرد ڕائەدات.
زۆر جار هەستان و سێڵاوی ئاوەکەی ئەدا بەسەر ڕێبواراندا کە لە ناوەڕاستی ڕێڕەوەکەیدان ترس و لەرزی ئامینە خاتوونیش لەمە بوو. بەتلیموسیش بە ناوی گۆرگۆسەوە باسی کردووە و زەینەفۆنیش بە ناوی فیسکۆسەوە ناوی هێناوە و دانافیلیش بە ناوی ئۆدرونەوە باسی کردووە. لە دوودا گەیشتینە تاوق و خۆمان کرد بە جێگایەکی خۆشدا. زۆریش سرم سوڕما چونکە دیمەنی گوندەکە زۆر سپی بوو ئەکەوتە جێگەیەکی بەپیتیشەوە ئاویشی زۆر بوو. بە شوێنەواری ئەو کەلاوە زۆرەدا کە لە هەموو لایەکەوە دەوری گوندەکەیاندا بوو وامان بۆ دەرئەکەوت کە کاتی خۆی بەربڵاو بوو بێ. ئەوەشی کەلەی ماوەتەوە هەرهی سەردەمی خولەفاکانە کە پیاو بۆ خوا بڵێ بەڕاستی فەرمانڕەوا گەلێکی ڕووناکبیر و مرۆڤپەروەر بوون وەک فەرمانڕەواکانی پێشخۆیان. لە سەردەمی ئەوانیشدا وڵات پڕاوپڕی لە خەڵک بوو وەک سەردەمەکانی سەمیرەمیس و خەسرە و گەلێکی تر. تاوەق یان داقوقیش لە چەرخی سیانزەهەمدا مەڵبەندی ئەبریشیی کلدانی بووە کە دیارە و بێگومان ژمارەیەکی زۆری دیانەکانی تێدا بوون تا ئێستاش ئاسەوارێکی تێدا ئەبیندرێ کە پێی ئەڵێن کەنیسە. دوی ئایاری ساڵی 1820 شەوێکی ناخۆش و بێسرەوت بوو. هەر خەونی ناخۆشم تیا ئەبینی، ئیتر وای لێکردم خەوم بزڕێ چاکترا. لە بەرەبەیاندا خەو دایگرتم. کاتێ بە ئاگا هاتمەوە سرم سوڕما چونکە گوێم لە دەنگێ نەبوو نیشانەی خۆساسکردنی تێدا بێ بۆ ڕۆیشتن و خەڵکەکەم ئەدی بۆ ئەوە خاوخلیتیان نیشان ئەدا تا ئەمڕۆ لێرە بەسەر بەرن بە بیانووی ئەوەی ئاسمان هەوراویە و چاوەڕوان ئەکرێ باران ببارێ. بەڵام ورامان نەرم بۆوە چونکە وەرزی هاوین بەڕێوەیە و ئەگەر زۆر دواب بکەوین کاتی هەز بە خۆمان ئەکەین دەشتەکانمان نەبڕیوە و قرچەی گەرمامان هاتوۆتێ. سەفەرکردنیش لە دوای سەعات 8 بەیانی لە دەوروپشتی بەغدای جەنجاڵدا لەو کارانەیە کەنجام نادرێ. بەداخەوم کە ئەڵێم ئێستا ئێمە لەسەر ڕێی پۆستە دوور ئەکەوینەوە وەک دێتە بەرچاوت ئەگەر شتێک بهێنیتەوە یادت پەیوەندی بەگەشتی پێشومانەوە هەبێ بۆ ئەستەمۆڵ. ئێستا ئێمە دوا دەرفەت لەدەست ئەدەین لە دیتنی تەتەردا کە ئەڵێن بە خێرایی لێمان نزیک ئەبێتەوە و بەستێکی تایبەتیشی بۆ ئێمە پێیە. میستەر ریچ حەز ئەکات فەرمانبەری پۆستەی تاوەغڕاست بێرێت تا ئەگەر پۆستە بەرەکە گەیشتە تاوەغ ئاگاداری بکات یەکسەر بچێت بۆ سلێمانی، بەڵام بۆی دەرکەوتووە ئەگەر حکوومەت فەرمانی خێرا لە بەغداوە دەرنەکات بۆ ئەم مەبەستە گوندەکان وڵاغ نادەن. جگە لەمەش داوود پاشا پێی وایە کە گەیشتنی پۆستەبەرەکە لە ئەستەمبوڵەوە پەیوەندی بە سەفەرەکەمانەوە هەیە بۆ کوردستان، ئەم سەفەرەی کە ئەو دڵینەی ئەگرت و لێ ڕازی نەبوو. چونکە بەلای تورکەوە بڕواناکات کە سەفەرکردن بۆ سەیران و خۆشی و گەڕان بێ، ڕەنگە هەندێک جار پەنا ببات بۆ ئەم سۆنگانە، بەڵام بەردەوام هەندێ هاندەری نهێنی ناهێنێتە پێشچاوی خۆت کە دانی پێدانانێت، چونکە ئەو بڕوا بە هیچ کەس ناکات کە سەفەر بۆ حەوانەوە بکات. هەرچۆنێ بێت داود پاشا لە تەفرەدانی خەڵکدا پشت بەهێز و توانای خۆی ئەبەستێ، لە هەنگاو هەڵهێنانی هیچ کەسێکیش ڕازی نییە. ئەگەر بڕواشی بە سۆنگە فێڵاویەکانی ئەو کارە نەکرد ئەوە پێی وایە لە پشت ئەو کارەوە زیانی ئەوی تێدایە. گومان لە هەموو کەسێک ئەکات و بڕواشی بە کەس نییە. پێشم ناخۆشە کاڵێم خەڵکیش هەموو بە گومانن لێی و بڕواشی پێناکەن. ناچارم پێم ناخۆشە کەدان بەمەدا ئەنێم کە بەرقەوە چەند ڕۆژێک چاوەڕێ بکەم پێش ئەوەی نیشانەی پۆستی مرتخی خۆشەویست ببینم، ئەبێ ئەو شوێنە کوێ بێت ئەو نامەی تێدا وەربگرم کە بە خەتی خۆشەویستترین کەس و گەورەترین و شیرینترین کەسم نووسرابێ. نامەیەک لای کەسانێکەوە کە لە جوانترین و بەختەوەرترین وڵاتی دنیادا نیشتەجێن. ئای ئەگەر بمتوانیایە بیرێکم دەربارەی ئەو وڵاتە دڕندە سووتێنەرە بدانایەتێک کە ئێمە تێداین، ناحەقتان نییە ئەگەر ئینگلتەرەی نیشتیمانی شیرینتان خۆش بوێ. لە 6 و 20 دەقیقەدا دەرچوین. تا 8 بەناو قوڕ و مەزرای دانەوێڵەیەکی جواندا ڕێمان ئەکرد. تا لە کۆتایی زورگێکی درێژی زورگە نزمەکاندا گەیشتینە گوندێک. ئەم شوێنە پێی ئەوترا متارە، بەڵام من پێم وایە هەر درێژ بوونەوەی زورگەکانی کفریە. لە گەرویەکدا وەرچەرخاینە زەویەکەی تەمۆغ دایپۆشی بوو. ئاوێکی جوانیشی پێداڕەت ئەبوو. گابەردی گەورە گەورەش لە هەموو لایەکە پەرشوو بڵاو بوو. لە هەندێ تەنگەبەر و خزدا تەختە ڕەوانەکەمان بەگران بۆ بەکێژەکرا. هێسترە بەسە زمانەکانیش زۆر خراپ ئەخزان. بە تەقەڵایەکی زۆریش نەبووە لە خلیسکان ڕزگاریان نەئەبوو.
دوای ئەوەی لە گەروەتەنگەبەرەکە ڕەتبووین تووشی زەریایەکی ترسناکی زورگە تەمۆخی ڕوتەم بووین تا چاو بڕی ئەکرد هەر درێژ بوون. لە هەندێ مەزرای دانەوێڵە زیاتر کە لە چەند جێگایەکی کەمی داکرابوو ئیتر سەوزاییمان تیانەدی. کەمێک دوای 11 گەیشتینە گوندی لەیلان کە 5 سەعاتە ڕێ ئەبێ لە کەرکووکەوە. کۆڵیتێکمان تێدا دیەوە، خاوەنەکانی بۆ ئێمەیان چۆڵ کرد بوو. ئەم گوندە هی عەبدوڵڵا ئەفەندی سەرپەرشتیاری ئیمام ئەعزەم بوو. لە بەغداد ناسیاویەکی چاکم لەگەڵ خێزانەکەیدا پەیدا کرد بوو. ئێستاش خۆی لێرەیە و دیاریەکی بۆ ناردبووین بریتی بوو لە 5 سەلک پەنیری تەڕ و تازە و هەندێک کەرەی چاک و ماست. من ناتوانم باسییان بکەم، بەڵام لە چاکترین ئەو شیرەمەنیانە بوون کە تا ئێستا دیو من خواردنێکی باشمان لێ خوارد کە پێی ئەوترێ خواردن. سێی ئایاری ساڵی 1820 زۆرمان پێخۆش بوو کە لەو پەناگە پیسە ڕزگارمان بووە. زۆری شادمان بووم کە سواری تەختەڕەوانەکەم بووم و لە دەست ئەو ئافرەتە ڕەنگ پیاوە ژاوەژاوکارانە دەرباز بووم و لەو کاتەدا تێم ئاڵابوون کە مێردە شیرینەکەم سواری ئەسپەکەی بوو جێهێشتم. کەچی تا مێردەکەم لە تەنیشتمەوە بوو نیان ئێوێرا توخنم بکەون و بۆ ئەوە سوێیان بۆم ئەبۆوە و ئەمردن کە هەر تەنیا سەیرێکم بکەن. تابێ دوای 9 گەیشتینە هەوارەکەی یوسف ئاغا لە دۆڵی لەیلان کە کۆیلەیەکی گورجی بوو لە کۆیلەکانی پاشای بەغدا و فەرمانڕەوای ئەم ناوچەیەی ناوی قەرە حەسەنە و هاوڕێیەکی دێرینی مستەر ڕیچە. نەوازشێکی زۆریشی نیشانداین کە زۆری لێکردین بەو ژمارە زۆرەشمانەوە ئەبێ میوانداریمان بکات. چادرێکیشی لەسەر گرلۆرکەیەک بۆ هەڵداین بەسەر ئەو ڕووبارەدا ئەیڕوانی کە خۆشم ئەویست. هەرچی شتێکیش لە دەور و پشتمانەوە بوو دڵگیر بوو. هەر ئەمەش بوو وای لێکردبووم وەک کلود ئەیویست سۆزاویم. هەرچەندە ئەویش بەشداری ئەم هەستەمی ئەکرد ئەگەرچی هەوڵیشی بدایە بۆ شارنەوەی لەوە ئەچوو دەمێک بێت لە دیمەنی ئاوەها دابڕابێتن. بۆیە بەم جۆرە زیاد لەو شوێنە بەناوبانگانەی ئینگلتەرە و سویسرا و ئیتالیا دیبوومانن هۆشی لێسەند بووین. لە دۆڵەکەدا دەستمان کرد بە پیاسە بەناو گوڵ و گوڵە کێویاندا. لە پڕێکدا گوڵە کێویەکان ماندی ئیتر جگە لەم گوڵا هەرچی شت بوو لە یادمان کرد و وامان لێهات ئەم تاراوگە ترسناکەمان بپەرستین چونکە هەستمان کرد لە ئینگلتەراین. سەر لە ئێوارە ژنەکەی یوسف ئاغا سەردانی کردم. زۆر شارەزایانە خۆی داپۆشی بوو لە ژێر چادرەکەشمانەوە بەسکەخشی هاتە ژوورەوە بۆ ئەوەی کەس نەیبینێ. پێم وایە ئەم نەرێتەی لە ئەنجامی شوکردن یا بە تورکێک وەرگرتووە چونکە خۆی عەرەبە و ئەم کارێشی لە نەرێتی عەرەب نییە. دوای ئەوەی کە ڕۆیشت دیسانەوە چوینەوە بۆ پیاسا، بەڵام هەر کە تاریک داهات هەمومان خەم دایگرتین چونکە ناچاری کردین بگەڕینەوە بۆ چادرەکەمان. پێنجی ئایاری ساڵی 1820 بۆ تاقەتکردنی ئێسترەکان و خۆڕزگارکردن لە هەڵتەکەڵتەکی ڕێکردنی تەختەڕەوانەکە بەو سەر ڕێگەیەدا کە ئەزانرا ناخۆشە لە 5:30 سواری ئەسپەکەم بووم و پەشیمانیش نەبووم. تابێ دوای 11:30 گەیشتینە گوندی دەرگەزیێن کە لە بەردەم دەشتێکی زۆر جواندا بوو. ئەڵێن ماری زۆرە. ئەمەش بۆ ئێمە هەواڵێکی ناخۆش بوو چونکە چادرەکەمان لە ناوەڕاستی گیایەکی بەرزدا هەڵدا بوو. لەم جێگەیەوە گردێکی تری تورەکە ڕێژمان بینی لەو گردە ئەچوو کە دوێنێ چادرمان لێ هەڵدا و ناوی کوبارا بوو. دوێنێ ئێوارە کە هەزارپێیەکی گەورەم بینی هاتە سەر ئەو ڕایەخەی ئێمە لە سەری دانیشت بووین ڕاستڵەکینێکی زۆر توند ڕاستڵەکیم. دوای ئەوەی ئەمەشم بینی ئەگەر نوێنەکانم لەسەر زەوی ڕابخستایە خەوم لێنە ئەکەوت، بەڵام سوپاسی چرپا سەفەریە ئینگلیزیە بچکۆڵەکەم ئەکەم کە لەبەر شەکەتیم خۆم لەسەر درێژ کرد و بێ ئەوەی مار و هەزار پێ بێزارم کەن خەوێکی هەیە من خەوتم. شەشی ئایاری ساڵی 1820 لە چواری بەیانیدا هەستاین و دووبارە بەخۆشیەوە لە 5:30 سواری ئەسپە خۆشڕەوەکەم بوومەوە. دڵۆپەی شەونمێکی زۆر باری بووە سەرجیا و تەڕی کردهبوو. بە دەشتێکی جواندا ڕەت بووین کە لە هەموو لایەکەوە زورگی نزم و ڕوتەن و گوند و مەزرای بچووک لەم لاولاوە تێیدا بڵاو بووبەوە لە وەڕگەیەکی زۆریشی تێدا بوو.
ئێستا کەمێک هاتینە کوردستانەوە و چیاکانی لە دەور و پشتمانن. زمانی باویش هەر بەتەنیا زمانی کوردیە. سەرنجماندا یەکسەر جیاوازی لەسەر و سیمای کوردی خێڵەکی و گوندنشینەکاندا هەیە. لای خێڵەکی ماوەی نێوان چاویان لە یەکترەوە دوورە و لووتیان بەرزترە و هەنیەشیان بەرینترە و جەستەشیان قەبەترە و ئەندامیشیان ڕێکترە. لە شولاریشیان سەربازیانە هەڵکەوتووە. بەڵام سیمای گوندنشین ڕێک و پێک و چاونەرم و ڕوخسار شیرینترن لە سیمای خەڵکی خێڵەکی. بەڵام گوندنشین باڵایان بەرز نییە و وەک برا خێڵەکیەکەی هەڵسوکەوت و ڕێک و ڕەوانیەکەی ئازاد نییە، چونکە خەڵکی ڕۆڵەی خێڵەکی سەردارن و ڕۆڵەی لادێیش کۆیلەن. خوشک و برانی خۆشەویستم، لێرەدا کۆتایی بە ئەڵقەی دووەمی یاداشتەکانی خانمی میستەر ڕیچ ئەهێنین تا ئەڵقەی سێم بە ئێوەی خۆشەویست دەکەینەوە هەر شاد و سەرکەوتوو بن. بەرمونون لەگەڵ خوێندنەوەی ئەڵقەی سێم. هەشتی ئایار ساڵی 1820. ئەمڕۆ لە یەکێک لەو باخانەی میردا چادرمان هەڵدا کە لەگەڵ شاردا لێکی دابووە. هاتنمان بۆ ناوشار لەم ڕۆژەدا لەگەڵ کاتی ئەو خۆ ئامادەکردنەدا ڕێک نەئەکەوت کە هاوڕێیانی کورتکیونمان بۆیان ساز کرد بووین. لەبەر ئەوە ناچار بووم لە ئەسپەکەم دابەزم. ناچاریش بووم خۆم لە تەختەڕەوانەکەمدا بە تەواوی حەشار بدەم، چونکە چاوەڕوانمان ئەکرد خەڵکێکی زۆرمان لەسەر خڕ بێتەوە کە لەسەر ڕوخساری ئەو ئەوروپاییانە ورد ئەبنەوە کە بۆ یەکەمین جار پێ ئەنێنە نیشتیمانەکەیانەوە و جلوبەرگی تایبەتی ئەو سەرباز و هیندیانە ئەیان مروژێنێ کە لەگەڵ ئەوروپاییەکانن، چونکە یەکەم زۆر ئارەزووی دیتنی ئەو شتانەیانە کە پەیوەندی بەجەنگەوەیە. دووەمیش بە شێوەیەکی تایبەتی تا دەرفەتی دیتنی ئەو سەربازانە بقۆزنەوە کە موسڵمان و بۆ یەکەمین جار ئەیان بینن، هەروەها بۆ دیتنی هیندی و ئەوروپاییەکانیش. کە لە تەختەڕەوانەکەم دابەزیم زۆر سرم لەوە سوڕما کە بە هیچ جۆرێک کەسێکی نامۆم لە دەوری چادرگەکەمان نەدی. بێدەنجەکەی لە بێدەنگی چادرەکەی سەرڕۆخی دیتلەمان ئەچوو. پیاوە ناودارەکانی شار هاتبوون بۆ پێشوازی کلوت. کەمێک دانیشن و قاوەیان خواردەوە بێ ئەوەی وای بنوێنن نیشانەی سایولکێتیان پێوە دیار بێت یان دانیشتنێکی وا بکەن پێچەوانەی ڕەوشت و خوو بێت، بەڵکو خەڵکێکی یەجگار ڕەوشت بەرز بوون، دوای ڕۆشتن. فەرمانی توند لەلایەن میرەوە دەرچوو بوو، جگە لەو کەسانی خۆی ئایان نێرێ هەر کەسێ پلە و پایەشی هەرچی بێت لە چادرگەکەمان نزیک بکەوێتەوە سزا ئەگرێ. مەبەستیش لەم فەرمانە هەر بۆ حەسانەوەمان بوو، ئەگینا وەک ئەڵێن و قسەکانیشم پێڕاست بوو. ئێستا هەر لە بەیانیەوە هەتا ئێوارە پیاوان و ژنان و منداڵان ئاپۆرەیان ئەداین تا لەم دیمەنە ورد بینەوە کە هاتووینەتە لایەن. تاوێ دوای گەیشتنمان تەتەرێک لە ئەستەمبوڵەوە گەشت، لە پێشدا چوو بووە بەغدا بۆ لامان. نەیانزانی بوو هاتوین بۆ ئێرە. ئەو بەستەکەش کە بۆی هێنابووین بریتی بوون لە پرسەنامەی پاشا. لە 29 کانونی دووەمدا و کۆچی دوای دووقەند لە 24 هەمان مانگدا کە پۆستەکەم ئەکردەوە خۆم ئاسایی لەو جۆرە خۆشیانەدا هەڵ ئەلەرزیم کە ترسیشیان تێکەڵ بوو، تووشی نائومێدیەکی گەورەش بووم، چونکە هیچ دەستنووسێکی خۆشەویستانم تیانەدی، تەنانەت تەنیا دێرێکی مەردووخیشم تیانەدی. دڵم لەمە تەنگ بوو تا ناوی باوکمم لە یەکێک لەو ڕۆژنامانەدا بینی کە لە ناوەڕاستی شوباتدا دەرچوو بوون و بەوەش ئاهێکم بەبەردا هاتەوە. لەبەر ئەوەش کە هەواڵی مردنی پاشا گەیشتە بوو، ئەبوایە جارێت چێژی خوێندنەوەی ڕۆژنامەکان واز لێ پێنین و دەست بەجێ تەتەرەکە بنێرینەوە. بەڵام ئەمە ڕێی ئەوەی لێ نەگرتین چاوێکی خێرا بە بابەتگەلی ژمارەی ڕۆژنامەکانی ئیفنیک مەلزدا نەگێڕین کە تا 4می شوبات دەرچوو بوون. ئەمەش مێژوویەکی درەنگە ئەگەر بەراوردی بکەین لەگەڵ گەیشتنی پۆستەکەدا بۆ بەغدا و لەوێشەوە ناردنەوەی بۆ ئێمە. تەتەرەکە ماوەی نێوان بەغدا و ئەم جێگەی ئێستای ئێمەی بە 4 ڕۆژ بڕی بوو بە ڕێگەی سەگرمەشدا هاتەبوو کە کورتترین و تا ڕادەیەکیش بێسەر و شوێن چۆڵەوانیە. ئەو وتارە بەجێیانەمان خوێندەوە کە باوکم لە پشتیوانیکردنی گەڵاڵەی یاسای پولی پۆستە و بەیازی کۆنینەدا خوێندبوونیەوە کە هیوادارین تیایدا سەرکەوتوو بێت بە مەبەستی بڕیاردان لەسەر ئەم جۆرە کاروبارە گرنگانە، چونکە هێزێک لە پشت هەنگاو هەڵێنانی وەزیرە ئینگلیزەکانی ئێستامانەوە هەیە بۆ ڕاگرتنیان لە سنووری خۆیاندا.
لەوە ئەچێ کوشتنی دووقبەریش بوو بێتە هۆی خڕۆشاندنی هەستێکی ترسناک لە فەڕەنسادا کە هەستێکی دوژمنکارانەیە بەرامبەر بنەماڵە کڵۆڵەکەی بۆربۆن. ئەو بنەماڵەیە جێگەی بەزەین سەرڕای ئەو هەموو تاوانانەش کە کردویانە ئیتر ئەبێت چاوەڕێی چ چاکەیەک لە ئەوروپا بکەین کە ئینگلتەرا خۆی وەڕاهێنا بوو گەلان بە چاوی ڕێزەوە سەیری ئەکرد و ئێستاوا نەماوە. لەگەڵ ئەم پۆستەیەدا بابەتگەلێکی خوێندنەوەی زۆر و بەتامیشمان پێگەشت بوو لە جورنودیە ساڤان و جورنودیە دام و ئەدنبەرە ئەند کورتەرلی ڕفیو. ئەم هەموو ڕۆژنامە و گۆڤارانەشمان لە کاتێکی لەباری وەک ئێستای دوای ئەم گەشتە درێژانەماندا پێگەشت بوو. من ترس و خەمی ئەوەما کە زەینەفۆن و ئەوانش لەگەڵی بوون کاتێ بە کاردووکیادا ڕەت بووین بێبەش بوون لە چێژی وەرگرتنی نامەگەلی یۆنان یان مۆرنینگ کرۆنیکەلی سبارتەوە یان دواژمارەی گۆڤاری ئاثینز ڕفیو. لە کاتێکدا ئێمە سەرقاڵی ئەم چێژوەرگرتنە خۆشە بووین کە هەموو شتێکی لەبیر بردبووینەوە لە شوێن و چێمان لە دەورە نامەیەکمان لە مەحموود پاشای میری ئێستای سلێمانیەوە بۆ هات تیایدا کلود ئاگادار ئەکاتەوە کە حەز ئەکات دوای نوێژی عەسر سەردانی بکات. ئەمەش وای لێکردین پێویستمان بە خۆتیارکردن و سازدان بێت بۆ پێشوازیکردنی. لەنجامی ئەو سڵاوەدا کە سەربازەکان بۆیان کرد مانای ئەو ڕێزەی بۆ دەرکەوت کە لێ گیراوە وەڵامی سڵاوەکەیانی بەسەرنەویکردن بۆ سنگی دایەوە وەک لە یادم بێ کە بەدزیەوە لە دوورەوە لە دەرزی دەرگای چادرەکەمەوە سەیرم ئەکرد پیاوێکی ئەندام بچووک و کورتە بنەبوو. شتێکی وا تایبەتی تێدا نەبوو سەرنج ڕابکێشێ و لە خەڵکی تری جیا بکاتەوە. بە پێچەوانەی ئەو پیاوانەی خۆیەوە بوو کە هەمویان بە قەڵافەت و ڕوخسار سەربازانە بوون. کوڕە گەورەی پێنج کوڕەکەی خوالێ خۆش بوو ئەو ڕەحمان پاشای بەناوبانکە تەمەنی 35 ساڵێک ئەبێ پیاوێکی هەزناسک و بەویژدانە. ئەگەر چیزە بروزەنگ و تونند و تیژیشی کەمە زۆریش خواپەرستە هەر ئەمە وای لێکرد بوو لایەنگری ئاینداران و زانایان بێت ئەوانەی لە هەر بەشێکی ئیمپراتۆریەتی ئیسلامدا بن ڕووناکبیرترین کەس نین و ئەمانەوە ناسراو بوون کە لە ڕەق و دەمارگیر بن. بەڵام میر خاوەنی پشوویەکی درێژ و نەرم بوو ملی بۆ دەمارگیری ئەمانە نەئەدا لەبەر ئەوەی ڕەشبین بوو واش هەڵکەوتە بوو هەمیشە بە چاوێکی تاریکەوە سەیری هەموو ئەو شتانەی ئەکرد کە تووشیان ئەبوو. سەر لە ئێوارە لە باخەکە پیاسەمان ئەکرد هەواکەیشی بۆنی گوڵاوی لێ ئەهات. هەز ئەەکەم بێزارم لەوەی لەم جێگە دڵخۆشە بڕۆم بۆ شار کەوا دەرئەکەوێت هیچ سەرنجڕاکێش نەبێت ئەڵێن خانوەکانیشی داتە پیون. حەز ئەەکەم هەر لێرە بمێنمەوە بەڵام میری ڕەوشت بەرز و بەخشندە حەزی ئەکرد بگوێزینەوە بۆ ناو شار. منیش هیچم بۆ نەماوەتەوە لەوە زیاتر بۆ ڕازیکردنی میر واز لە حەزەکەی خۆم پێنم. دەی ئایاری ساڵی 1820 لەبەر ئەوەی لە کاتی چوونە ناو شارماندا بەشدارانی زۆر بوون و جلوبەرگیشیان هەمەڕەنگ بوو خۆپێشاندانێکی مەزن بوو. بەشداربووکان لە کورد و ئەوروپایەکان پێکات بوون هەمووشیان لە جلوبەرگی جوان و ڕسمیدا بوون چونکە سەربازە هیندیەکان بە تەپڵ و زۆرنایانەوە سوارە ڕووسەکان بە کەڕەناکانیانەوە ئەفسەرە تورکە دیانەکان و تەنانەت جوولەکەکان و خزمەتگوزارەکانی سەر بە بارەگای نشینگەیی ئێمەش هەمویان نیشانەیەکی مەزنایەتیان پێکهێنا بوو لە تێکەڵبوونی ئادەمیزادی سەرەتایی ئەچوو. ئەوروپایەکانیش بە دیمەنی ڕێک و لێکچوونیانەوە بە زەقی سەرنجیان ڕائەکێشا و ئاپۆرەکەش بە هەموویەوە کتومت ڕەمزێکی ئەوروپا و ئاسیا بوو هاتە بۆ قسە. دیار بوو میر حەزی ئەکرد لە ناو شار جێگیرمان بکات چونکە پێی وابوو گەڕانەوەی مستەر ریچ بۆ چادرگەکەی خۆی فاڵێکی باش نییە تا لە دواییدا مستەر ریچیش بەم حەزە ڕازی بوو. لەو بڕوایەوە کە پێی چاک بوو بێزاریش بێ و حەسانەوەشی نەبێ نەک هەستی ئەو خەڵکە بەنەوازش و بەخشندەیەوە بڕەنجێنێ و بە پێچەوانەی بیر و باوەڕیانەوە بجۆڵێتەوە. لەبەر ئەوە کەلوپەلەکانیان کۆ کردەوە و منیش سواری تەختەڕەوانەکەم بوومەوە و پەردە ئاڵەکانی دادرانەوە و لە هەموو لایەکێوە تون شەتەک درا تا کەس سەری نینۆکیشم نەبینێ. سەرڕای ئەوەش کە چەرچەفەکەم دابوو بە خۆمدا و ڕووبەندیشم دادابەوە چونکە لەم جۆرە کاتانەی وەک ئێستای من خێزانی پیاوێکی پایەداردا کە ناچار بێ باشکرا بەناو خەڵکێکی زۆردا ڕەت بێت ئەبێ لۆیەکی ڕووبەندەکەیشی دیار نەبێ. ئابەم جۆرە گەیشتمە ئەو خانووی بۆمان تەرخان کرابوو. بەر لەوەش سلێمانی و خەڵکەکەی ببینم پێم گرانە ناوی بنێم خانوو. کە لە تەختەڕەوانەکەمدا بووم
بەو ورتە بەردەوامەی لە دەور و پشتمەوە ئەمبیست بۆم دەرکەوت کە گەیشتوونەتە سلێمانی. ئەو تاسە و ئارەزوی بۆ دیتنی پایتەختەکە و نیشتیمانەکە و خەڵکەکەی هەمبوو ئێستا بەهۆی پەرپوتی ئەو شوێنەی بۆ نیشتەجێبوونم تەرخان کرابوو هەمووی بووە ڕق و قێس. ئەوەشی بەلامەوە ستەم بوو ئەبووە پڕکێشی بکەم و بچمە ناو کۆمەڵێک کەلاوەوە کە هەر لە حەوشەکەەوە لێمەوە دیار بوو. لەبەر ئەوە گوڕمدایە بەرخۆم و لەگەڵ میستەر بەللینو پزیشکە بچووکە ئیتالیەکە چووینە ژوورەوە. لەوێ یەکەمیان زیرەکانە بەفوو خۆی ئەتەکاند و دووەمیشیان بەلا قرتیەوە کەوتە خۆتەکاندن. هیچ جۆرە پەیوەندێکم بە دیوانخانەوە نەبوو. ڕەنگە لە چارەشم نەنووسرا بێ بیبینم. شێوەی ڕێخستنەکەی بە تەواوی لە شێوەی ڕێخستنی ژووری حرەمەکە ئەچوو، بەڵام لەودا تەپیوتر بووم. بەزەین بە میستەر بەللینو ئەو پیاوانەمان دادێتەوە کە تیایدا ئەمێننەوە. دوی ئایاری ساڵی 1820 ماوەیەکی زۆری بەسەردا چووە و هیچم لە یادداشتەکەمدا تۆمار نەکردووە. ئەوەتەی هاتوومەتە سلێمانیشەوە گۆشەگیر بووم و شتێکی ئەوتۆم نەدیوە شایستەی نووسین بێ، بەڵام لە شێوەی نامەدا نووسینم زۆر بووە. لەو ساوەکە لە خانووەکەشمدا تەنیا یەک جار حەرەمخانەکەم بەجێهێشتووە، ئەویش چوو بووم بۆ حەمام. شەشی حوزەیرانی ساڵی 1820 ئەبێ ئەمڕۆ لەگەڵ خێزانی میردا بەسەری بەرم. لەبەر ئەوەشکەنەرێتی خۆرهەڵاتیانە وای پێویست ئەکرد لەسەر میوان ئەبێ بەمانای وشەوە ڕۆژەکەی بباتە سەر. بۆیە کە لە سەعاتدەدا لە خۆ ئامادەکردن بوومەوە، ئافرەتێک لە کۆشکەکەوە هاتبوو بە شوێنمدا بۆ ڕێنماییان تا ژووری حەرەم. دایکی میناس و کارەکەرەکانم لەگەڵدا هاتن. بە ڕووبەند و خۆپێچانەوەیەکی تەواوەوە ڕۆیشتین. پێویستیشی ناکرد زۆر دوور بڕۆین، چونکە خانووەکەمان لە کۆشەکەەوە نزیک بوو. دەرگای حرەمەکە لە حەوشەکەەوە نەبوو، بەڵکو لە پشتی حرەمەکەەوە بوو. دەرگاکەی ئێجگار بچوو بوو، بۆیە ناچار بووم تەواو خۆم بنوشتێنمەوە تا پیایدا ڕەتبم. لێرەدا کابانەکانی کۆشک پێشوازیان کردم و دەستەیەکیش کەنێزەک لە پێشیانەوە بوون. کابانێک لای ڕاستمەوە و یەکێکی تریشیان لای چەپمەوە ئەڕۆیشتن تا بردیانمە لای پلیکانەیەک و پیایدا سەرکەوتین. لەبەر دەرگای ژوورێکی گەورەدا ژنی میر خۆی پێشوازی کردم و خوشکەکانی میر و چەند ئافرەتێکی تری بنەماڵەکە لە پشتیەوە بوون. قاوە تێکرا و هەڵوا و شەربەت و قەرنەش ئاسایی هێنران. زۆر بێزار بووم لەو هەموو نەوازش و ڕووپێدانە زۆرە، بەڵام سەیرم کردن دوای ئەم ڕووپێدانە پێویستە وازیان لەم جۆرە هێنا و گەڕانەوە بۆ ڕەوشتە ساکارەکەی خۆیان و ڕووخۆشیەکەیان و لە دڵەوە تەقەلایان ئەدا ئاسوودە بم. عادیلە خانمی ژنی میر کچی عوسمان بەگا، لەبەر ئەوە ئەبێتە خزمی مێردەکەی. لە ڕاستیدا هەموو ئەندامەکانی ئەم بنەماڵە زۆرە لە ناوخۆیاندا ژن و ژنخوازیەکەن و لەگەڵ بێگانەدا ژن و ژنخوازی ناکەن. عادیلە خانم هەر 27-28 ساڵێک ئەبێ لە ئافرەتەکانی تری بنەماڵەکە کەڵەگەترا. گەنم ڕەنگێکی قژڕەشە، دوو چاوی نەرمی پێوەیە، شێوەی شیرینە و تەمە و مژاوی نییە. ناسکۆڵەیە و ڕوخساری سەرنجڕاکێشە. لە سیمایدا دیار بوو کاتی خۆی خەمی زۆر خوارد بێت. لە هەڵسوکەوتیشیا سەلاری و ئاخریەکی بەرزم بەدی کرد کە زۆر کاری تێکردم. تاقەژنی میرە و پەیوەندیان زۆریش بتەوە. هەردووکیان بەهۆی ئەو خەمە زۆرەوە کە بۆ جگەرگۆشەکانیان خواردەبوو کە بە ئاوڵە مرد بوون زۆر هۆگری یەک ببوون. ئێستا هەر تەنیا منداڵێکیان هەیە، ئەگەرچی ئەم زۆری خۆش ئەوێت، بەڵام بە شێوەیەک باسی ئەکات وەک خۆی و مێردەکەی چاوەڕوان ئەکەن لە دەستیان ئەچێت، چونکە کە سەیری ئەکرد چاوەکانی پڕ ئەبوون لە فرمێسک. وتیشی هی من نییە، هی خوایە، دەستیش لە کاری خوا ناترێ. تێم گەیان پێویستە دژی ئاوڵە بکوترێ. ئەویش زۆر بەوردی گوێی بۆ قسەکانم و کەڵکەکانی کوتاندن ڕاگرتە بوو، بەڵام هەر نائومێدی لەوەدا پێوە دیار بوو کە چاوەڕوانی نەئەکرد هیچ شتێک بە کەڵکی بێت. کە پێم وت دەرمانی کوتاندنت بۆ ئەهێنم، دڵی نشکان موهانی دام، بەڵام قسەکانی بەوە کۆتایی پێهێنا کە وتی هەر ئەبێ لەبەر خاتری خوددا خۆمان ڕابگرین، چونکە خۆی ئەزانێت چی ئەکات. لەبەر ئەوە ئەبێ بڕوای پێ بکەین. دەست بەجێ بە تەتەرێکی خێرادا بۆم نووسی تا دەرمانی کوتاندنی بۆ بهێنن. منیش زۆرم پێخۆش ئەبێ ئەگەر بتوانم ئەم مناڵە جوان و بچکۆلەیە لەو نەخۆشیە دڵڕق و کوشندەیە ڕزگار بکەم.
لە کوردستاندا بە هەزاران کەس ئەبنە خۆراکی ئەم نەخۆشیە و ڕەنگە ئەگەر خەڵکەکەش بزانن میر کوڕە تاقانەکەی خۆی کوتاوە ئەوانیش بیاڵن منداڵەکانیان بکوتن ئیتر ئەوسا گەشتەکەمان بۆ کوردستان بێکەڵک نابێ ئەگەر نەشتوانین بۆ یەکجاری لە ناوی بەرین ئەتوانین کەمێک ئەو ئاوڵە کوشندەیە کەم بکەینەوە. خانەخوێیەکەم عادیلە خانمم ساڵانێکی زۆری سەردەمی منداڵی لە بەغدا بەسەر بردووە فێری تورکیش ببوو بەڵام قسەی زۆر پێ نەکرد بوو بەگران قسەی بۆ ئەکرا و ئەو پەڕی توانای خۆی خستە کار بۆ ئەوەی لەگەڵمدا بدوێ بەڕاستی ڕۆژێکی خۆشم لەگەڵ خۆی و ئەو ئافرەتە زۆرەدا بەسەر برد کە لەگەڵی بوون لە سەعات 5 داگەڕامەوە بۆ ماڵەوە ئەوەندەش ماندوو نەببووم کە چاوەڕێم ئەکرد. خۆشەویستانم لێرەدا کۆتاییمان بە یاداشتەکانی خانمی مستەر ڕیچێنە هەر شاد و بەختەوەربن.